ڕاگەیاندنی هاوبەشی ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگیری ئێران ڕاهی کاریگەر و حزبی کۆمۆنیستی ئێران. 8 مارس لە ژنانی ئێران کە خولقێنەری یەکەمین شۆڕشی ژنانەی جیهانن پیرۆز بێت. ئەم ساڵ لە هەلومەرجێکدا لە 8 مارس ڕۆژی جیهانی ژن نزیک دەبینەوەکە ژنانی ئێران بە هەڵکردنی مەشغەڵی شۆڕشی ژن ژیان ئازادی ڕاپەڕینێکی گشتی و سەرتاسەریان لە دژی ڕژیمی کۆماری ئیسلامی وەڕێخستووە و دەستپێکی یەکەمین شۆڕشی ژنانەی مێژوویان بە ناوی خۆیانەوە تۆمار کردووە. ملیۆنان ژن و بەتایبەت ژنانی لاوی ئێران بە پشتیوانی بەشێکی زۆر لە پیاوان حیجابی ئیجباری ئەم ئاڵای شۆناسی سیاسی و ئیدۆلۆژیەی کۆماری ئیسلامیان ناوەتە ژێرپێ و وەک هێمای کۆیلایەتی ژنان بە بڵێسەکانی ئاگریان سپارت. گومان لەوەدانیە کە لە کۆماری ئیسلامیدا ئاپارتایدی جنسیەتی تەنیا لە چوارچێوەی حیجابی ئیجباریدا خۆی نابینێتەوە، بەڵکو تۆڕی هەزار ڕایەڵەی یاساکانی فەقیهی ئیسلامی ژنانی لە بەشداریکردن لە زۆرێک لە پرسە سیاسی، ئابووری، کۆمەڵایەتی، فەرهەنگی و وەرزشیەکان بێبەش کردووە. بۆ گەیشتن بە واقعیەتە جێگەی خۆیەتیکە چاوێک بخشێنین بە راپۆرتی ئەم دوایە بانکی جیهانی ڕێکەوتی 4 مارسی ئەم ساڵدەکە 190 وڵاتی جیهانی لە ڕووی یاسای سنووردارکردنی مافی ژنان لە بوارە جیاجیەکاندا پۆلین کردووە و تیادا کۆماری ئیسلامی لە نزمترین ڕیزبەندی و لە پلەی 186مین و تەنانەت پلەیەک لە ئەفغانستان 185 خوارترا. تەقینەوەی ئەم ئاخێزە ژنانەیە فاشیزمی مەزهەبی دەسەڵاتداری خستووەتە بەردەم ساتەوەختی حەقیقەتی کۆتایی کارەوە. حەقیقەتێکی کە ئامانج لێ یەکێک لە نهێنیە بنەڕەتیەکانی بوونی کۆماری ئیسلامیە کە بە شێوەیەکی فەرمی و یاسایی و ئیدۆلۆژی ژن وەک مرۆڤێکی پلەدوو بێبەش لە هەموو بوارەکانی مافی شارۆمەندیدا دەنێت و بەپشت بەسن بە هێزی سەرکوت و توندوتیژی دەوڵەتی حیجابی ئیجباری وەک ئاڵای ئەم جێگە و پێگە نزمە و هەروەها وەک پرەنسێڤێکی پیرۆزی ئاسمانی بەسەر ژناندا دەسەپێنێت. لەم ڕووەوە بزوستنەوەی ژن ژیان ئازادی بزوتنەوەیەکەکە ئاپارتایدی جیندەری ڕژیمی کۆماری ئیسلامی بە ئامانج گرتووە و بزوستنەوەیەکەکە بۆ کۆتایی هێنان بە تەمەنی کۆماری ئیسلامی. پێشنگایەتی ژنان لە شۆڕشی ژن ژیان ئازادی و پانتایی و کوڵایی کاریگەریەکانی بە ژیرۆژوورکردنی ئاپارتایدی جیندەری چەندەی ڕابردوو شۆڕشێکی فەرهەنگی بێوێنەی هەڵگیرساندووە. شۆڕشێکی کە خەریکی پاکردنەوەی کۆمەڵگایە لە ئاسەواری ژەهری پیاوسالاری و هەڵاواردن و دابوونەریتی هەزاران ساڵە. ئەمە شۆڕشێکە نەک لەسەرەوە و لە ڕێگەی ئەم یان ئەو پیاوی دەسەڵاتدار ڕێبەر یان نوخبە و فریادڕەسێکەوە، بەڵکو گۆڕانکاریەکی قوڵی فەرهەنگیە لە سیستمی بەهای با و زاڵەکاندا کە لە خوارەوە و ماڵ بە ماڵ دەستی پێکردووە. شۆڕشێکی کە ئەکسەرەکانی بریتین لەو بە ملیۆنان ژن و بەتایبەتی ژنە گەنج و لاوانێ کە هەوڵی گۆڕینی تێڕوانین و ڕوانگەی هاوسەر و باوک و برا و کوڕەکانیان دەدەن بەرامبەر بە پێگەی ژن لە بنەماڵە و کۆمەڵگادا. پێشەنگایەتی ڕۆڵی بەرچاو و چالاکانەی ژنان پەلی کێشاوە بۆ کۆمەڵێک بوار و بابەتی گرنگ کە نیشان دەدات هەر خەباتێکی دموکراتیکی ڕاستەقینە لە ئێرانی ئەمڕۆدا تەنیا بە بەشداری و حوزوری ژنان لە ڕیزەکانیدا دەتوانێت مانا پەیدا بکات. ئەم چەند نمونەیە پەرپایەخەی خوارەوە لە زۆمرەی ئەو بابەتانن. بزوستنەوەی ئازادی پوشش لە بەستێنی شۆڕشی ژینادا ئێستا بووەتە بزوستنەوەیەکی بەهێز و ژنانی ئێمەش لە چوارگۆشەی وڵاتدا لە ئاستی ملیۆنیدا پێناوەتە مەیدانی نافەرمانیەکی جەماوەری و سەرتاسەری و بەرینەوە. تایبەتمەندی درێژخایەنبوونی ئەم ڕوبەڕووبوونەوەیە وەک خۆرکە، ئیدۆلۆژی و بناغەکانی لۆژیکی حکوومەتی ئاخوندە دەسەڵاتدارەکانی بە شوێنەئی بنکۆڵ کردووە و کۆماری ئیسلامی لە ئاست دامرکاندنەوە و بەرۆ ڕووبوونەوە لەگەڵ ئەم ڕاپەڕینە سەرتاسەریە تووشی داماوی و سەرلێشێواوی کردووە. ژنان ئێستا لە بەشە جۆراوجۆرەکانی بزوستنەوەی کرێکاری لەوانە خەباتی مامۆستایان، پەرستاران، خانە نشینان و هیتردا ڕۆڵێکی کاریگەر و بەرچاو دەبینن و بە تایبەت لە بەستێنی ئاخێزی شۆڕژگەرانە ژینادا
بە بەشداریکردنیان لە بزوستنەوەی کرێکاریدا ڕۆڵێکی گرنگ لە ژنانەکردنی ئەو بزوستنەوەیدا دەگێڕن. ژنان بەشی سەرەکی بزوستنەوەی دادخوازی دایکان و هاوسەران و خوشکەکان کە لە چوارچێوەی بزوستنەوەی شۆڕژگەرانەی ژینادا بووەتە یەکێک لە بزوستنەوە بەهێز و هەرە کاریگەر و سەرەتاسەریەکان پێکدەهێنن. خۆڕاگری درەوشاوی ژنانی تێکۆشە لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا لاپەڕێکی نوێ لە خەبات و تێکۆشانی زیندانیانی سیاسی هەڵداوەتەوەکە دەنگدانەوە و ڕنگدانەوەیکی زۆر بەهێزی لە کەش و هەوای گشتی وڵاتدا پێکهێنەوە و لە ئاستی جیهانیشدا دەنگدانەوەکەی بەرچاو دەکەوێت. هەڵسوڕاوانی سیاسی، ژینگە پارێزان، خوێندکاران، ڕۆژنامەنووسان، ئەکسەر و دەرهێنەران، پارێزەران و وەرزشوانانی ژن و گەلێک لە کەسایەتیە ناسراوەکانی وڵات بەو پەڕی بوێریەوە و بەبێ ترس لە هەزینە و دەرەنجامی ئەو ئەکتە بوێرانەیان حەجابی ئیجباریان ژێرپێناوە و فەزای بناژۆخوازی دژە ژنی کۆماری ئیسلامیان تووشی ئاڵنگاری کردووە. ئەگەر مەرجی بەرایی ئازادی و دیموکراسی بریتی بێت لە یەکسانی یاسایی بێسنوور و هەڵاواردن بۆ سەرجەم دانیشتوانی وڵات بەبێ لە بەرچاوگرتنی جیاوازیە نەتەوەیی، ئائینی، ڕەگەزی و جیندەریەکان، ئاخێزی شۆڕژگەرانەی ژنانی ئێران لە پێناو یەکسانیدا ئەوانی لە ڕیزی پێشەوەی خەبات بۆ ئازادی و دیموکراسی داناوە و بوونەتە ئاڵا هەڵگرانی ئەم خەباتە. بەڵام 45 ساڵ ئاپارتایتی جندەری دژ بە ژنانی وڵات ڕوویەکی توندوتێژ و بێبەزەیانەی تریشی هەیە کە بریتیە لە بێبەشکردن و دوورخستنەوەی ژنانی ئێران لە دەرفەتی ئابووری و کۆمەڵایەتی یەکسان لەگەڵ پیاوان. بە شێوەیە کە پشکی ژنان لە ئێراندا گەیشتووەتە ئاستی 10 لە سەدی کار و پیشەی فەرمی بە بەراورد لەگەڵ وڵاتانی ڕۆژهەڵاتی نێوەڕاست و باکووری ئافریقا لە نزمترین ئاستایە و ئەمەش سیمای هەژاری لە ئێرانی بەڕادێکی بەرچاو بە ژنانە کردووە. ئێستا ژنانی وڵاتەکەمان گەورەترین لەشکری پراوێستراوەکان، بێکاران، کرێکارانی بێهەغدەستی ناوماڵ، کرێکارانی ناجێگیر، کرێکارانی نافەرمی، کرێکارانی نیوەوەخت و کرێکارانی گرێبەست پێکدەهێنن. هەر بۆیە بزوستنەوەی ژنان بەهۆی پێکاتەی تایبەتی کۆماری ئیسلامیەوە ڕۆڵ و تواناییەکی ناوازەی لە ئەستۆیە سەبارەت بە لە یەک هەڵپێکانی خەبات بۆ ئازادی و خەبات لە پێناو ناندا. گومان لەوە دانیە کە بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ زیانەکانی ئەو نایەکسانیە بەرینە، ئابووری و کۆمەڵایەتیانە کە لە ئاکامی 45 ساڵ دەسەڵاتداریەتی کۆماری ئیسلامی ئێرانە پێویستە خەبات لە دژی ئاپارتایدی جیندەری لە ئاستی هەڵوەشانەوەی سیستمی یاسایی جیندەری ڕژیمی ئیسلامی واتە حجابی ئەجباری، نایەکسانی لە مافی میرات، تەلاق، سەرپەرشتیکردنی منداڵ و ئازادی سەفەرکردن، مافی هەڵبژاردننی بوارەکانی خوێندن و شار و شوێنی خوێندن و دامەزراندن تا ئاستی دەرفەتە یەکسانە ئابووری و کۆمەڵایەتیەکان پەرەبستێنێت. ئەلبەتە نابێ ئەوەش لەبیر بکرێت کە ئەم نایەکسانیە تەنیا بە ڕۆیشتنی کۆماری ئیسلامی بنبڕ نابن. لە راپۆرتی ئەم دوایە بانکی جیهانی بەرواری 4 مارسی ئەم ساڵدا هاتووە بە لە بەرچاوگرتنی جیاوازیە فەرمیەکانی پەیوەست بە توندوتیژی و چاودێری منداڵان مافی ژنان کەمتر لە 2 لەسەر 3 پیاوانە. هیچ وڵاتێک دەرفەتی یەکسان بۆ ژنان ناڕەخسێنێت، تەنانەت وڵاتە دەوڵەمەندەکانیش. لە درێژەی راپۆرتەکەدا هاتووە ئاماژە بەم بابەتەش کراوە. لە بەرامبەر 3 لەسەر 4 دەرفەتی کار بۆ پیاوان، دەرفەتی ژنان بە دەگمەن دەگاتە 50%. لە بەرامبەر هەر دۆلارێک کە وەک هەغدەست دەدرێت بە پیاوان، ژنان تەنیا 77 سنت وەردەگرن. ژنان بە شێوەیەکی مامناوەند 4.2 کاتژمێر زیاتر لە پیاوان کاتی خۆیان بۆ کاری بێهەغدەستی ناوماڵ تەرخان دەکەن. ئەگەر ژنان بە تەواوەتی بێنە ناو مەیدانی کارەوە، بەرهەمی ناخالەسی جیهان بە ڕێژەی 20% زیاد دەکات. راپۆرتەکە ئەم کەلێنی و جیاوازیە ڕەگەزیەی نێوان ژنان و پیاوان لە ئاستی جیهاندا بە دیاردەیەکی چاوەڕوان نەکراو ناو دەبات. بۆ ئێمەی لایەنگرانی سۆسیالیزم بە پێچەوانەی بانکی جیهانی کە یەکێکە لە ناوەندەکانی وابەستە بە سەرمایە جیهانی، ئەم کەلێنی و جیاوازیە نەک هەر جێگەی سەرسوڕمان نییە، بەڵکو لە سروشتی سیستمی چەوسێنەرانەی سەرمایەداریەوە سەرچاوە دەگرێت.
ئەوە ڕاستیەکی حاشا هەڵنەگرە کە لە کۆمەڵگە سرمایه‌دارەکاندا و لە ئاکامی یاسای سەرسەختی کێبەرکێ لە نێوانیاندا ژنان تەنانەت لە پێشکەوتووترین وڵاتانی سرمایه‌داریشدا تووشی چەوسانەوەیەکی لە ڕادەبەدەر دەبن، هەر بۆیە توانایی بەدەستهێنانی دەرفەتی یەکسانیان لەگەڵ پیاواندا نییە. سووڕی مانگانە و کاریگەری لەسەر هێزی جەستەی ژنان، منداڵبوون و بەرپرسیارەتی سەرەکی لە پەروەردەکردن و چاودێریکردنی منداڵدا کە تا تەمەنی 15 ساڵی بەردەوام دەبێت، چاودێریکردنی بەساڵاتچوان و ئەرکەکانی تری ناوماڵ لە زۆمرەی ئەو فاکتەرە گرنگانن کە لە حیساباتی قازانج و زەرەر و میکانیزمەکانی کێبەرکێ سیستمی سەرمایه‌داریدا لە بەرچاو دەگیرێن و ژنان لە پلەیەکی نزمتر لە پیاواندا دادەنێت. هەر بەم هۆیەوە خەبات لە پێناو ڕزگارکردنی ژنان لە کتوبەندی پیاوسالاری پێویستی بە تێپەڕین لە سەرمایە و یاسای ناوەندی کێبەرکێ ئازادەکەی بە کۆمەڵایەتیکردنی کاری ناوماڵ و بە خستنەگەڕی تەواوی پۆتانسیلەکانی ژن لە سەرجەم بوارەکانی ژیانی کۆمەڵایەتی بەردەوام و لە هەموو شوێنێک یەکێک بووە لە پرسە گرنگ و جێگریەکانی بزوستنەوەی سۆسیالیستی. ئێمە ساڵی ڕابردوو بە بۆنەی ڕۆژی جیهانی ژن بە هاوبەشی منشوری مافەکانی ژنانمان بڵاو کردەوە کە تیادا جگە لە جەختکردنەوە لەسەر هەڵوەشانەوەی سەرجەم یاساکانی پارێزەری نایەکسانی و هەڵاواردن لە دژی ژنان لە هەموو بوارەکاندا لەسەر پێویستی ئاسایشی کۆمەڵایەتی هەمەلایەنە بە ئەمبەستی کۆتاییهێنان بە ژنانەبوونی هەژاری لە وڵاتدا بە کۆمەڵایەتیکردنی کاری ناوماڵ و نوێنەرایەتی یەکسانی ژنان و پیاوان لە هەموو ئۆرگانە هەڵبژێردراوەکان لە ئاستی گەڕەک و ناوچە و پارێزگاکانەوە بگرە تا ئاستی کشوەری لەوانە مەجلسی دامەزرێنەر و یەکسانبوونیان لە بەشە جۆراوجۆرەکانی یاسادانان جێبەجێکردن و دادوەری وەک گەرەنتی بە کردەوە دەرهێنانی یەکسانی ڕاستەقینە نێوان ژنان و پیاوانیش زاکۆکیمان کردووە. ئێمە بە پێویستی دەزانین کە لەگەڵ ئەم ڕاگەیاندنەدا جارێکی تر ئەم منشورە بڵاو بکەینەوە. حزبی کۆمۆنیستی ئێران ڕێکخراوی کرێکارانی شۆڕەژگێری ئێران ڕاهی کاریگەر بڕوخێ ڕژیمی کۆماری ئیسلامی سەرکەوتوو بێت شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران بژی ئازادی، دیمۆکراسی و سۆسیالیزم. چوارشەممە 16 ڕەشەمەی 1402 6 مارسی 2024.